هیوادارم ڕۆژێک لە کوردستان پێشوازیت بکەین. ئەویش گوتی خۆشحاڵ دەبم. پیرۆزە و خەڵاتە باسیۆم بۆ بکە کە خەڵاتەکە وەگەر چ هەستێکتە بوو. بێگومان هەستی شانازی و هەستی ئەوەی کە من بەڕەنجی خۆم گەیشتومە ئەو شوێنەی کە خەڵات کرام و دڵخۆش بووم زۆر. زێتریش بەوە دڵخۆش بووم کە زانیم دڵی هەموو کوردانم خۆش کردووە. ئەوە زێتر لە خەڵاتەکە بۆ من گرنگ بوو. باشە لە پای چی بوو دکتۆر خەڵاتەکە بۆ بینێران ڕوونی بکەینەوە؟ لە پەنای کار و بەرهەم و ئیشکردنم لەسەر زمان و کولتوری ڕووسی، کوردی و ڕووسی وەرجێڕان لە ڕووسی بۆ کوردی، لە کوردی بۆ ڕووسی، جا ئەوان پێزانینیان هەبوو ئەو چاڵاچیە و ئەوە تەواو خۆشحاڵی کردم. باشە دکتۆر کە ڤلادیمیر پۆتین خەڵاتەکەی پێدای باسی چیتان کرد؟ چیوت جەنابتان چی قسەدێکتان کرد؟ هیچی وامان نەگوت چونکە کات نەبوو، ئێمە زۆر بوون، 20 کەسێک دەبووین. بەس من هەر ئەوەندە گوتم هیوادارم ڕۆژێک لە کوردستان پێشوازیت بکەین. ئەویش گوتی خۆشحاڵ دەبم. حەزی دەکرد؟ وای گوت خۆشحاڵ دەبم.